تورکمانەکانی هەرێمی کوردستان داوای پۆستی جێگری هەر سێ سەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان دەکەن. ئەو داوایەشیان بە نووسراوی فەرمی ئاراستەی بارزانی کردووە. هەروەها داواشان کردووە ئەو داوایەیان لە چوارچێوەی دەستور بۆ بچەسپێندرێت. تورکمانەکان دەڵێن مەسعود بارزانی لە ڕابردوو خۆی داوای کردبوو جێگری سەرۆککۆماری عێراق بدرێت بە تورکمان. بۆیە ئێستا پێیان وایە پێناچێت بارزانی ئەو داوای ئەوان ڕەت بکاتەوە. ئێمە داوامان کردووە کە پۆستی جێگری ئەو سێ سەرۆکایەتی هەرێم کوردستان و لەگە سەرۆکایەتی پەرلەمان و لەگە سەرۆکایەتی حکومەت جێگری ئەنجومەنی وەزیراندا ئێمە وەکو پێکاتی تورکمان وەکو نەتەوەی تورکمان لە هەرێمی کوردستان دەبێت وەکو نەتەوەی دووەم تەعامل لەگەر ئێمەدا بکرێت. ئەم داواکاریانە بە حەقی شەرعی تورکمان ئەزانین کە وەکو مافێکی تەبیع و سروشتی بۆ تورکمانەکان هەرێمی کوردستانە. تورکمانەکان لە هەرێمی کوردستان نەتەوەی دووەمن. ئەو پۆستانەی داوایان کردووە بە ئیستحقاقی نەتەوەی خۆیان دەزانن نەک بە پێی بەرکەوتەی هەڵبژاردنەکان. پارتیش ئەو داوای تورکمانەکان بە داوایەکی ڕەوا دادەنێت. ئێمە وەکو پارتی تاکید دەکەمەوە لەگەڵ هەموو داواڕەوەکانی هەموو نەتەوەکانین، یعنی وەکو تورکمان، وەکو کلدان، ئاشور، سریان، ئەرمەن، بەڵام ئەوە ڕەبتی بە تەواوی گەلی کوردستانەوە هەیە بە هەموو حزبەکان و بە موسساتی دەستوری لە کوردستاندا هەیە. یعنی ڕاستێ مەتەییدی برا تورکمانەکان دەکەین و حەقیەکی طبیعی خۆیانە 100% لەگەڵیانین. وەسفیە بەنی وەیس ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕووداوی ڕاگەیاند ڕێژەی تورکمانەکان لە باشووری کوردستان کەمە و حەق نییە داوای جێگری دووەمی هەر سێ سەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان بکەن و ناشکرێت ئەو پۆستانەیان پێ بدرێت. وەسفیە دەشڵێت تورکمانەکان دەتوانن داوای پۆستەکانی دیکە بکەن، بەڵام نەک داواکاری لەو شێوەیان هەبێت. هەر لە کابینەی حوتەمەوە تورکمانەکان ئەو داوایان هەیە کەچی تاوەکو ئێستا ئەو داواکاری ئەوان جێبەجێ نەکراوە و وە خۆشیان دەڵێن سەرجەم لایەنە سیاسەکانی باشووری کوردستان بەزارەکی پاڵپشتی ئەو داوای ئەوان دەکەن. بەڵام کاتێک داواکاریەکەی ئەوان دەچێتە سەرمێزی گفتوگۆ پاڵپشتی حیزبەکانیش پێچەوانە دەبێتەوە. فەرهاد دۆڵەمەری، ڕوودا و هەولێر.